بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لەم ڕووماڵی پێم لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر بەردەوامی جەنگی ئێران و ئیسرائیل کە ماوەی 5 ڕۆژە بەردەوامە داهاتووی جەنگەکە و نەخشەی جەنگەکە چی بەسەردێ و ترامپیش بەردەوام هەڕەش دەکات ئەمریکا دەبێتە بەشێک لە جەنگەکە ئایا جەنگەکە ڕادەگیرێ یاخود درێژکان دەبێ و خوێندنەوە بۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ موشکەکانی ئێران قسە لەسەر دەکەین و لێکەوتەکانیشی لەسەر داهاتووی ناوچەکە و پەیوەست بە رووسیا و چینیش لەم جەنگەدا ڕۆڵیان چی دەبێت لەگەڵ بەڕێزی لیوا محەممەد سابیر کە شارەزای بواری سەربازیە قسە لەسەر ئەم پرسە دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک محەممەد بەخێر بێن سوپاسیان بە دەبوون دەکەین. ئەگەر سەرەتا خوێندنەوەی بەڕێز بزانین 5 ڕۆژە جەنگ ڕووی داوە هێرشی چڕی ئاسمانی ئیسرائیل هەیە بۆ سەر ئێران هێرشی موشکی بالستی و درۆنی ئێران هەیە بۆ سەر ئیسرائیل بەڕێزت چۆن دەخوێنیتەوە لە ماوەی ئەو 5 ڕۆژێک کە جەنگەکە بەردەوامە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و بۆ تەلەڤیزیۆنەکەتان و بۆ بینەر و بیسەرتان. بەڵێ ئەو جەنگە کە ئێستا بەردەوامە لە نێوان ئیسرائیل و ئێراندا ئەتوانم بڵێم جەنگێکە بیدایەتی هەیە دەستی پێ کردووە بەڵام نهایەتەکەی نازانین. جا لەبەرەوە ئەوە یعنی چۆنەڵێ ئەوە جەنگە کە داخل دەبی بەڵام ئاسانە کە بەڵام دەرچوون لێی زۆر گرانە. ئێمە بە تایبەتی ئێمەی عراقی و ئێمەی کورد تەجروبەمان هەیە لەو مەسەلانە بە تایبەتی جەنگی ئێران و عێراق ئەوە بوو کە عێراق داخل بوو ئەو جەنگی هەڵگیرسان بەڵام 8 ساڵ پێوەی تێگلا نەیزانی چۆن دەرچێ تیایدا ئەوە بوو بە خەسارەتی گەورە هەم بۆ عێراق و بۆ ئێران و ئێستاکەیش کە ئێرە ئیسرائیل ئەو جەنگەی هەڵگیرسان لەو بڕایەدان دەم ئەو جەنگە بەردەوام دەبێ تاکو ئەو دوو دەوڵەتە بە تاواتی هیلاکە بن هەتاکو ئاعتراف دەکەن بە هیلاکبوونی خۆیان و ئەو جەنگە تەنها بە بۆچوونی من ئەوە نییە تەنها ئەو دوو دەوڵەتە بێ لەو بڕایە ئەو جەنگە فراوانتر دەبێ خەڵکانی تر دەوڵەتەکانی تری تێوە دەگلێن بە تایبەتی ئەو ئەوروپا و هەروەها هەندێک دۆڵی خەلیج و هەروەها ئەتوانم بڵێم لە پاشەڕۆژدا سین و رووسیش ئەتوانم بڵێم بۆ چوون و مووقفی خۆیان دەبێت لەو مەسلەیەوە لەو ئێستاکی خۆیان دوورخستووە بەڵام مەجبورن تێوەیگرێن. جا لەبەرەوە ئەگەر بێت و ئەو جەنگە بە زووترین کات چارەسەر نەکەن لەبەرەوەی ئەنجامەکەی باش نابێ و خەتەرناک کە بێ بۆ سەر هەمووان بە تایبەتی کە ئێمەی عێراقی نزیکین لە ئێرانەوە و هەروەها ئەتوانم بڵێم ئەمریکایش عێراق بە بەشێک لە ئێران دادەنا. جا لەبەرەوە پێویستە ئێمە هەموومان هەوڵ بدەین بۆی ئەو جەنگە احتیوا بکەین و هەروەها ئێرانیش لەبەرەوەی موامەرەکەی زۆر گەورەیە لەسەری لە هەموو لایەکەوە گەمارۆ دراوە ئەتوانم بڵێم گەمارۆی عەسکەری و سیاسی و ئابووری لە مێژە لەسەرێتی هەوڵ دراوە کە لاواز بکرێ و ئێستاکێش گەمارۆکە زیاتر کرا و جەنگێکی گەورەیان هەڵگیرسانوە لە ئێران و لە ئیسرائیل و جەنگەکە ڕاستە دوورهاوێژە هەردوو بە سەواریخ و بە تایارە و بۆ شتانە لە یەکتری دەدەن بەڵام دەرئەنجامەکەی زۆر قورسە بۆ هەردوولا لەبەرەوەی چەکەکان تەکنەلۆجێ و هێز و بە قووەتی زۆرە کاریگەرە بۆ سەر هەردوو وڵات بە تایبەتی بۆ سەر ڕاستە ئیسرائیلیش کاریگەرە بەسەری بووە بە ئێرانیش لەبەرەوەی ئێران لەم کاتەدا ئەتوانم بڵێم بە تەنها ماوەتەوە
بەخۆی دەجەنگێ بەڵام ئیسرائیل ئەوە ئەبینین دامێکی ئەوروپی و ئەمریکی هەیە بە مباشر و غێر مباشر هاوکارن لەگەڵێ. باشە کاکتۆرگەر خوێنەوەیەکمان بۆ کێرە و سەربازیەوە بڵێن سێ دەبینی سیستەمی بەرگری ئێران بڵێن بەشێکی زۆری تێکشکاوە بۆ دومانی فڕۆکەیە ئەو فڕۆکانی کە ئیسرائیل بەکاری دێنێت چۆنن و بە هەمان کاتدا موشکی بالیستی ئێرانیش هەیە بۆ نمونە تا ئەو سیستەمە بەرگری ئیسرائیل هەیە نەیتوانێت ڕێگری لە هەمویان بکە جۆری موشکەکان و جۆری ئەو فڕۆکانش کە بەکاردێن لەم جەنگەدا. بەڵێ بەڵێ ئەلو بەڵێ بەڵێ من بە حقات لەم جەنگەدا لە نێوان ئیسرائیل و ئێراندا ئەتوانم بڵێم بەهێزترین چەک بەکارهێنداوە ئەو چەکانەی پێشتر بەکار نەدەهێندا بەڵام ئیستاکێ هەردوو لە بەکاریان هێنا ئەو ماوەیەکی زۆرە ئامادەباشی بۆ دەکەن هەردوو لە و هەروەها تەرسانەیەکی زۆریان هەیە لەو چەکانە و ئەم پێشبینیان ئەکرد ڕۆژێ لە ڕۆژان بەرامبەر یەکتر دەبنەوە و ئەچنە ئەو جەنگەوە جا لەبەرەوە ئەتوانم بڵێم ئێستاکێ ئیسرائیل بە قووەترین فڕۆکەی بەکاردێنێ کە گەورەترین ساروخ هەڵدەگرێت بە تایبەتی ئەو فڕۆکەی ئەتوانم بڵێم سۆنعی ئەمریکیە کە F-35 بەڕاستی ئەم فڕۆکەیەکی زۆر بەتوانایە بۆ ماوەی 5 ڕۆژە ئەو فڕۆکەیە لەسەر ئاسمانی ئێرانە و زۆر کاریگەریە و هەروەها فڕۆگەی F-15 و F-16 بەکارهێنێ لەم جەنگەدا کەوانەیەش هەر فڕۆکەی بەهێز و بەقووەتن و لە سەواریخی بەهێز و بەقووەت هەڵدەگرن و لە مەسافەیەکی دوورەوە ئەتوانن ئەهدەفەکانیان پێکن. هەروەها ئیسرائیل فڕۆکەی لۆجستی بەکارهێنێ ئەو فڕۆکانی کە زیاتر هاوکارن بۆ فڕۆکەکانی تر بۆ ئەوی بە بەنزین و بەشی تر هاوکار بێ لەگەڵیانە. هەروەها ئیسرائیل ئەتوانم بڵێم فڕۆکەی ئینزاری مبەکر بەکاردێنێ ئەو فڕۆکانی زۆر بەهێزن بۆ ئەوەی تەشویشی ڕادارات و ئەلکترۆنات بکرێت لە ناو ئێراندا. هەروەها ئیسرائیل فڕۆکەی بەبێ فڕۆکەوان لەم جەنگەیە بەکاردێنێ و هەروەها موسەیرات و درون و ئەو شتانەیش بەکاردێنێ بەڵام ئێرانیش بە هەمان شێوە بەهێزترین بەقووەترین ساروخ بەکاردێنێ کە کۆمەڵێ ساروخە کۆمەڵێ ناوی تایبەتی هەیە خۆی هەیە ئەمانە زیاتر لە هەندێکیان لە 1500 تا 2000 کیلۆمەتر ئامانجەکان دەپێکێ وەکو لەوانە سەواریخی غەدیر و هەروەها ساروخی عیماد و ئەمانە بە حقەت زۆر بە دقەتن زۆر بەهێزن زۆر بەقوەتن و زۆر متەتەوەرن و هەدەفەکانی خۆیان بەباشی دەپێکن و ئەتوان لە هەمویان بەهێزتر کە سیستەمێکیانەیە هایبریسۆنێک کە سەواریخی خەیبەرە بە حقەت ئەمە تەجاوزی دەنگ و سەوتەکە ئەوەی کە بینیمان زۆربەی چۆنەڵێ ئەو قوبە ئاسنەی کە لە بەرگری ئاسمانەی کە لە ئێران لە ئیسرائیلە هەیە نەیتوانی کۆمەڵێ لەم ساروخانە گر بداتەوە ئەو بوو ئەتوانم بڵێم ئەهدافی خۆیان پێکا و ئەی پیشی پێکن لە ناو ئیسرائیل و بە تایبەتی لە تەل ئەبیب و هەروەها لە حەیفا بینیمان خەسارەتێکی زۆری هەر لە منشەئات و لە کۆمەڵێ جێگادا. هەروەها ساروخێکی تریشان تازە دروست کردووە پێ دەڵێن ساروخی حاجی قاسمی سولەیمانی بە حەقەت ئەمی ساروخێکی بەقووەتە و بە هێزە
ئەویش بەکارێن هێناوە لەم شەڕەدا بە تایبەتی بە ساروخی خەیبەر ساروخێکی زۆر بەهێزە ئەتوانم بڵم لە ساروخەکانی تر بەقووەترە تا ئیستا ئێران بەکاری هێناوە لە 2022ەوە ئەم ساروخە بەکار دەهێنرێت بەڵێ سەبارەت بە ئاسمانی وڵاتانی کە بەکار دێنرێ هەم بڵێن ئیسرائیل بەکاری دێنێ ئاسمانی عێراق سووریا ئەردەن کراوەیە لە بەردەم هەردوولایەن ئاسمانەکە و سەبارەت بە لێکەوتی ئەوەش کە پێویست جەنگی کارەوە جەنگی دوور بە دوورە هێرشی ئاسمانیە دەچێتە قۆناغی دیکە ئەلو ئەفۆندەنکت باش نایە وەڵڵا بەڵێ ئێستا گوێ لێمە بڵێم بە حەقەت ئاسمانی ئەم وڵاتانی کە باست کرد ئوردونە عێراقە سووریا ئەمانە دەوڵەتێکن ئەمان لا حەولە وەلا قووە ئەمانە دەوڵەتێکن ئاسمانیان مباحە بۆ ئەمریکا و بۆ تارەکانی ئەمریکا وەروەها بۆ ئەتوانم بڵێم ئەگەر ئێرانیش ساروخەکان یا تیارەکانی بەکار بێنە دژی ئیسرائیل بۆ ئەویش مباحە لەبەر ئەم وڵاتانە منزومەی دیفاعیان بەهێز نییە ناتوانن چۆنەڵی بەرگری لە ئاسمانی خۆیان بکەن منزومەی دیفاعیان نییە ئاسمانیان نییە هەروەها ئەم وڵاتانە وڵاتێکن زۆربیان یعنی وەکۆی بینن کە سووریا لە وەزعەیە دەژێت یعنی و هەروەها بە عێراقیش عێراقێکی پارچە پارچە و محاسەسا و هەروەها ئوردنیش نزیکە لە ئیسرائیلەوە لەژێر زیاتر مساعداتی ئەمریکیا دەژێ و سووریایش دەوڵەتێکی لاوازە و تازە هاتوۆتە سەر حکم و زۆر زعیف و لاواز و بریندارە تایسە نەهاتۆتە سەر پێگای خۆی جا لەبەرەوە ئاسمانی ئەمانە بە کەیفی خۆیان نییە بە ئارەزووی خۆیان نییە بتوانن دیفاعی لێ بکەن مباحە بۆ هەردوو لە نەک بۆ تەنها بۆ ئیسرائیل ئەتوانی ئێرانیش بەکاری بێنێ بەڵێ سەبارەت بە استراتیژی شەڕەکە ئێستا بڵێن گورزی ئاسمانیە چکم بە حەقات بە حەقات ئێستا یاسای نێودوڵەتی و یاسای جەنگ و یاسای ئەوە زۆر زۆر زەعیفە بە تایبەتی لەم جەنگانەدا هیچ یاسایەک بەکار ناهێنرێ کە ئەو یاسانەی کە جەنگ پێویستە ئیلتزامی پێوە بکە چکم جەنگ یاسای تایبەتی خۆی هەیە قانونی تایبەتی خۆی هەیە بەڵام بەداخەوە هیچ لایەک ڕچاوی یاسای جەنگ ناکەن جەنگەکە تەقریبەن بۆتە جەنگاڵ بۆتە شەڕێکی وحوش هەرێکە بە ئارەزووی خۆی ئەوەی تر دەکوتێ و چ چەک و تەقەمەنی و هەموو تەرسانەی چەکیان هەیە بەسەر یەکتا دەیکوتن بێ ئەوەی بە بەرامبەر هەموو ئینسانیەتەوە بەرامبەر هەموو دەوڵەتەکانەوە بەرامبەر هەموو یاساکانی نێودوڵەتی هەموو ئەشکێندێ جا لەبەرەوە بە حەقات ئێستاشیە ئەوە نەماوە وەڵا عێراق شکاتەکە لە چۆنەڵی ئەنجومەنی ئاسایش یا مەسەرەن یا سووریا ئەوە گوێ بۆ شتانە نادرێت لەبەرەوەی ئیسە تاکە هێزێگەیە لە هەموو دنیا هێزی ئەمریکایە گوێ بە هیچ یاسایەک نادا و کۆنتترۆلی هەمووی دنیای کردووە بەو هێز و بەقوتە و تەکنۆلۆژیە و سیاسە و اقتصادی خۆی جا لەبەرەوە بە تاگڕەوی خۆی پێشێلی هەموو یاساکان دەکات. باشە کاک لیوان محەممەد سەبارەت بە ئەمریکا بڵێن یارمەتێکی زۆری ئیسرائیلدا لەم جەنگە بە زۆک و بەشدارکردنی ڕاستە خۆی پێ دوایە بەشدار بێ یاخود ئێستا ترەمپیش بەردەوام هاڕەشە دەکات تا دوێنێ شەوت داوای کرد و تاران تۆڵ بکرێ یاخود ئەگەر ئەمریکا خۆی بە فەرمی بێتە ناو ئەم جەنگە چی ڕوودەدا پێ دوایە بازنەی جەنگەکەش فراوانتر دەبێ ئەوەی کە پێگەکانی ئەمریکا لە عێراق بێ لە وڵاتانی عەرەبی بێ مەترسیان بۆ دروست بێ
والله من ببوچونی من وەلو دەنگکەت باش نایە هەندێ متقطع بەس من بەبوچونی من ئەمریکا دێتە ناوە یا دێتە ناوە یا نایەتە ناوە یا بەشداریەکە بەشداری ناکە خۆی جەنگەکە جەنگی ئەمریکایە جەنگەکە ئەمریکا هەڵی گیرسانوە جەنگەکە بەعازی ئەمریکیە جەنگەکە بەخۆی ئەمریکا لە ناو مۆزوعەکەیە جەنگەکە کێشەی ئەمریکا و ئێرانە زیاتر ڕاستە ئیسرائیل و ئێران ئیساکێ مباشر جەنگەکەن لەگەڵ یەکتریە بەس خۆی جەنگەکە ئێرانە و ئەمریکا و حلۆفەکانی ئەمریکایە کە ئیسرائیل یەکێکە لەو حلۆفانەی کە ئەداتە بەدەستێەوە بەکاری دێنێ بۆ بەدیری خۆی بەدیری ئەمریکایە بۆ ئەو جەنگە جا لەبەرەوە ئەوەی کە ئیسرائیل دەیکا لەگەڵ ئێرانە ئەوە ئەمریکا دەیکا جا لەبەرەوە ئەمریکا ئەگەر بڵێم بەشدارم یا بەشدار نیم بەخۆی بەشدارە بەخۆی شەڕەکەی هەڵگیرساندووە بەڵێ وە کاریگەری بۆ ناوچەکەیش دەبێ ڕاستە بەڵێ بەس ئەوەی کە بێویستە ئەم دەوڵەتانی کە ئاگادار بن و حەزر بن بە تایبەتی بە تایبەتی عێراق کە عێراق ئیستاکێ ینی بە حەقات دەوڵەتێکە هێشتا سیادەی کامل نییە بە قووەت نییە ئەمریکا بە کەیفی خۆی بە ئارەزووی خۆی تەراتێنی تێدەکا قاعدەی تیادا هەیە بە ئاسمانی لەژێر کۆنتترۆلی ئەمریکایە چەکەکانی تیارەکانی بەهێزترون و بە قوترین سەفاریتە و هەروەها تەسیری لەسەر قەراراتی سیاسی عێراقی هەیە لە هەموو ڕوویەکەوە و هەروەها مالیە و خەزانەی ئەو وارداتە نەوتی کە ئەفرۆشرێ هەمووی بە حەقات ئەچێتە خەزێنەی ئەمریکا و پاشە دەدرێتەوە عێراق لەبەرەوەی عێراق دەوڵەتێکە من بە بۆچوونی من هێشتا لەژێر کۆنتترۆلی ئەمریکا دەرنەچوەتە دەرەوە و زەعیفە بەرامبەر ئەمریکا و ئەوە نایشانەوێ عێراق پێشکەوێ نایشانەوە عێراق ببێ بە دەوڵەتێک خاوەن سیادەی خۆی و خاوەن عسکەری خۆی و خاوەن جێیشی خۆی و خاوەن اقتصادی خۆی دایمەن کێشە و گرفتی بۆ دروستەکەنەوە ئەبینن دایمەن کورد بەرامبەر شیعە بەرامبەر سونە سونە شیعە بەرامبەر کورد بە حەقات ئەو کێشانە زیاتر ئەتوانم کاریگەری دەرەکی هەیە کە عێراقیان بردۆتە ئەو دۆخە کە عێراق نەتوانێ بێتە سەر پێی خۆی و عێراق هەر جم و جوولە بکە تووشی زەرر دەبێت بە تایبەتی بێ حکوومەتی عێراقی کە ئێستا حکوومەتێکگەی لە عێراقا ئەبێ زۆر بە وریایەوە تەعامل لەگەڵە مۆزا بکە ئەبێ هەوڵ بدا بە هیچ شێوەیەک حجەت نەداتە ئەمریکا حجەت نەداتە ئەمریکا بەتاوەتی يعني یا حجەت نەداتە ئێرانیش ینی نە ئێران نە ئەمریکا محاولە بکە وەزعی عێراق ڕابگرێ وەزعی کوردستان بە تایبەتی کێشە بۆ کورد دروست نەکات یا کێشە بۆ عێراقی خۆی دروست نەکات هەوڵ بدا بە هەموو شێوە ئەو میلیشیانی کە هەیە زەبتیان کە و دانستان بکە لەگەڵیان دانیشیان لەگەڵیانە بڵێ بابە ئێوە عێراقین ئەگەری عێراقیتان دەوێ عێراقتان دەوێ بە عێراق نەشێوێنین ئێمە خاوەنی ئەو تەکنۆلۆژیە و ئەو هێزەنین بتوانین بەرامبەر ئەمریکا بیکەین ئەگەر ئەوە بێ ئەمریکا بەس تۆزێت تووڕە بێ لێمان یا عاجز بێ لێمان یا بکەوێتەوە جەنگەوە لێمان هەم اقتصادەکەمان ئینهیار پێ دەکا و هەم برسیمان دەکا و هەم جارێکی کە ئەو حەسار اقتصادی گەورەی کە لەسەر ماموجارترێک گەڕێنەوە سەرمان هەروەها بە تەکنۆلۆژی عسکەری لێمان دەدا و هەر کەسێ سەر هەڵبدا بە حەقەدەوەکو بینیمان لەناو ماڵەکانی خۆیانە دایان کوشە جا لەبەرەوە ئەبێ وریابن ئەبێ کب بن ئەبێ عاقڵ بن ئەبێ خەڵکی عێراق و ئەو کۆمەڵە خەڵکەی کە ئیستاکێ لەسەر حکومە بێ بە خۆیان بە عەقڵی خۆیانە بچنەوە و چەکێک نییە بتوانێت بەرامبەر ئەمریکا ڕاوەستێ ئیستاکی باشە کاکدووە محەممەد سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران ئێستا بڵین ئیسرائیل دەڵێ داوای کردو ئەمریکا بە فەرمی هەرچەندە بەڕێزت باس لەوەکت کە ئێستا خۆی هاوکارە و خۆی لە شەڕەکەدای بەڵام دەڵێن ئەو بۆمبەی کە بەکاردێنرێ بە تایبەتی بۆ لە ناوبردنی وێزگای ئەتۆمی فۆردۆ کە یەکێکە لە وێزگە گرنگەکانی ئێران وێزگای ئەتۆمی ئەمریکا لە ناوی بەرێت
پێت وایە دەگەینە ئەم قۆناغە کە بە تەواوەتی وێزگا ئەتۆمیەکان بردومان بکرێنەوە کاتە کێشەی تشکدانەوە و لە ڕووی مەترسی دروست ناکە؟ بە بۆچوونی من ئەگەر بە شێوەیەکی دانستان بێ باشترە، بە مفاوەزات بێ باشترە، بە حقات ئێران یعنی بە ئاسانی زۆر بە بۆچوونی من تەسلیم نابێ، تەسلیمیش نەبێ معنەیە ئەوەیە ئەبێ چۆنەڵێ ئەبێ بواری عسکەری چۆنەڵێ ئەڵێ حەلی عسکەری بەکاربێنن. حەلی عسکەریش بە حقات کۆمەڵێ یعنی حەلی عسکەری بۆچین من ئەگەر نظامەکەیش ڕۆخان یەشتا هەر حەل نابێ، یەشتا ئەو شعبە هەر لە کێشە و مەشاکلا دەبێ. تۆ چی دەکەی بە حەلی عسکەری چی دەکەی؟ لێ دێی لە شوێنە حساسەکان دەدەی لە ئەو شوێنەی کە ئەتۆمی لێ بەرهەم دێنن کە تۆ لێ دەدەی ئەزانی ئەوە زیانی هەیە، زەرەری ئەشیعی هەیە کە سبەینێ تەسەڕوبی کرد ئەو ئەشیعەیە، ئەتوانم بڵێم بە سەدەها کیلۆمەتر زیان ئەگەیەنێ، خەڵک ئەکوژێ، خەڵکی ئیبادە دەکا. جا لەبەرەوە کاریسە دەبێ، احتیمالە بێتە کاریسێکی گەورە. بە بۆچوونی من ئەگەر بێت و ئەمریکا بە حقات خیاری عسکەری هەڵبژێرێ ئەبێ زۆر وریابێ بە تایبەتی تەعاملکردنی لەگەڵ ئەو شوێنانەی کە ئەو چۆنەڵێ ئەو جێگای دروستکردنی ئۆتۆمۆبیل لێیە، ئەگەر نا بە حقات سبەینێ ئەبێتە کاریسە و هەموو زەرمەند دەبین و خەڵکەکەی زەرمەند دەبێ و کاریسێکی ئینسانی دەبێ. نەک ئەوە ڕێی منە، ڕێی ئەوانەی عالمن لە بواری چۆنە یۆرانیەم و لە بۆواری قومبەلی زەڕیدا بە حقت زەرمەند دەبین. جا لەبەرەوە پێویستە زۆر بە حیکمەت بە دقت لە تەعامل بکرێ لەگەڵ ئەو وەزعەدا. بەڵێ پێویست بە وڵاتانی کەندا و کە ئێستا باز دەکرێت وڵاتانی کەندا و لەگەڵەوەدا نەبن کە جەنگێکە بەرفراوان بێ، خۆیان مەترسیان هەیە ئەو ینی بۆ نمونەگەر ئەمریکا خۆی بە فەرمی تەداخڵکە و کاتە بنکەکانی ئەمریکا لە وڵاتانی کەندا و عەرەبی بکرێنە ئامانج و کێشە بۆ ئانی دروست بێ، ئەو مەترسیان هەیە لەو ڕوانگەیەوە کاوان لەگەڵەوەدان کە جەنگەکە بەرفراوانە بێ وڵاتانی عەرەبی. من بە بۆچوونی من ئێستا وڵاتانی کەندا و بە تایبەتی ئیمارات و مەسەلەن سعودیە و یا مەسەلەن ئەوانەی تر قەتار و ئەمانە هەوڵەدان خوان بپارێزن لەم شەڕە، هەوڵەدان دوورکەونەوە لەم شەڕە، لەبەرەوەی ئەمانە بە حقات دەوڵەتی ئیسلامین و خەڵکەکان موسڵمانە، هەم لەبەرەوەی چۆنە لەبەر هەیەجانی شعبی خەڵکی خۆیان ڕاستە ئەمانە ئیستاکێ لەگەڵ ئیسرائیلان و سەفارەتی ئیسرائیلی لە وڵاتەکانیانەیە و علاقاتی دیبلۆماسیان هەیە، بەڵام شعبەکەیان تا ئیستا زۆربەی شعبیان بەڵام لە 180 خەڵکەکانیان معارەزە بۆ وەزع. جا وڵاتانی کەندا و ئەبێ زۆر بە وریاییەوە بە حەزرەوە تعامل بکەن لەگەڵ ئەم وەزعە، نەک باشتر بڵێن ئێمە لەگەڵ ئیسرائیلان یا لەگەڵ ئەمریکایان هاوکار من لەگەڵ بە حەد شۆنێ بێ بخۆیان دوور بگرن لە مۆزە، چکم ئێران احتیمالە یعنی ئەگەر بێت و دەستەوە شێنێ ناچارە دەست بۆ شێنێ، چکم هیچ مەجالێکی تیادا نییە، دوایی بە حقت زەرمەندە من واروە بە هەمان شێوە کە عێراقیش پێویستە زۆر بە وریاییەوە لەم جەنگەدا تعامل بکە. بە حقت ئیستاکێ ڕاستە سعودیە و کۆمەڵی دەوڵەتی تری ئیسلامی دەڵێن ئێمە لەگەڵ ئەم جەنگەیانین و ئیدانی ئیسرائیل دەکەن و بەیانات دەردەکەن و حکووماتەکانیان بەس بەڵڵاهی ئەوانە ڕاست ناکەن، ئەوانە هەمویان لەگەڵ ئیسرائیلان
وهەمویان دش بە ئێرانن و هەمویان لەگەڵ ئەمریکان هەمویان ئەتوانم بڵێم هەمویان نەک نۆکەری ئەمریکایشن لەبەرەوەی لەسەر ئەمریکا هەموو هاوکاریەکیان دەکا هاوکاری معنەوی و هاوکاری لۆجستی و عسکەریان دەکا و ئەوانە بوون و وجودیان بە ئەمریکاوەیە جا لەبەرەوەی وڵاتەکان تەسلیمی ئەمریکا کردو بە تایبەتی بینیمان بۆش کە چۆن هاتە وڵاتانی ئەوە واقعی دۆلی خەلیجە کە ئیستاکێ لەگەڵ ئەمریکایە هیچ پێویست ناکە و لەگەڵ ئیسرائیلیشە پەیوەندیان زۆر باشە بەڵام ئیدانەی شەڕەکەش دەکەن بۆ ئەوەی بەڵام ئێران باش دەزانێت لەو وەزعە ئەوە زروفی ئەوە هێنیش دەزانێت ئێران دەزانێت ئەوانە کۆمەڵێکی دەوڵەتن وەکو پاکستانە وەکو سعودیە وەکو دوو هەندێک دۆلی ئەفریقی و نازام ئەمانە کە ئیدانە دەکەن مجرد ئەڵێ بۆ ئەوەی چۆن ئەڵێ تەنها ئەوەیە یعنی هیچ بەهایەک و قووەتێکی نییە ئیدانەکەی ئەوان تەنها لەبەر خەڵکەکانی خۆیان و لەبەر ڕێی عامیش ئەوە دەکەن و دووبەرەوەی ئەیش ترسێن لە لایەکشەوە ترسێن لە ئێران ینی بە حەقەت دەوڵەتێکی ترسناکە دەوڵەتێکی خەتەرە دەوڵەتێکە دەستەوە شوێنێن سبەینێن باشەوە تاریخی ئێران هەموو ئەزانی تاریخی ئێران چۆنە بەڵێ سەبارەت بە ئەوەی کە ئێستا بڵێن پرۆسە سەربازیەکان ئیسرائیل هێرشی زۆری ئاسمانی دەکا بە فڕۆکەی F-35 و کۆی بەڕێزت باس F-16 ئێران موشکی بالیستی بەکاردێنێ پێ دوای هەر لەم شێوازە دەمێنێتەوە ناگۆڕێ بۆ ینی پرۆسی سەربازی دیکە یاخود لە زانستی عسکەری سەربازی بەم پرۆسە سەربازیانە یەکلا دەکرێتەوە جەنگ بەڵێ من بە بۆچوونی من هەر سەرکەوت عەفوەن وەلەو لە ئەخیری پرسیارەکەت ناگا پێم بەسەند تێگەیشتم بەس من بە بۆچوونی من هەر سەرکەوتنیکی سەربازی پێویستە تۆ کۆنتترۆڵی ئاسمان بکەی ئاسمانی ئەو وڵاتە کە ئاسمانی وڵاتە و زەمینی ئەو وڵاتە زەمینی عەردەکەی بکەی وەروە بەحری ئەو وڵاتە وەروەها ئەتوانم بڵێم ئیعلام و کۆمەڵی شتی ئەو وڵاتە بکەی ئێستاکێ ئیسرائیل تەنها لە ئاسمانەوە کۆنتترۆلی کردووە بەڵام ئەوە ناگەێنێ کە ئیسرائیل ئیتر سەرکەوتووە لە ئێرانە کە ڕاستە ئێستا بە مباغت بە قووەت لی دەدا بۆ ئەوەی سەرکوتیکە بۆ ئەوەی مەسەلەن نەفەسی لێ ببڕێ بۆ ئەوەی سەر هەڵ نەداتەوە چونکە بە حەقات بۆ ئەوەی مەجال نەبێ مەجای حرەکەی نەبێ ئێران بۆ ئەوەی مەجای حرەکەی هێزەکانی نەبێ بۆ ئەوەی مەجای حرەکەی بەکارهێنانی دامەزراوە عسکەرەکانی نەبێ بۆ ئەوەی چۆنەڵێ تەنەقولی هێزە چەکدارەکانی یا ئەو سەواریخانەی هەیەی یا ئەو تیارانەی هەیەی لە جێگایەکەوە کە زۆر ئامن نییە بیباتە جێگایەکی ئامن یا جێگایەکی نزیکتر بۆ ئەوی بیتەقێنێ یا مەنەساتی نزیکتر ئیسرائیل بە قووەت بە هێز بە کەسافەتی زۆر لە تەیەران لە مەدفەعی و سەریع بەردەوام لی دەدا بۆ ئەوەی ئێران بە هیچ شێوەیە مەجای هیچ حرەکەیەکی نەبێ بەڵام ئەوەیش تەکتیک و خوتەیەکی عسکەریە کە بەکاری دێنێ ئەوە زیاتر تەکتیک و قوتێکی خوتەی ئەمریکیە بەڵام ئێران ئەمریکا کە ئیسرائیل کەوا دەکا ئیسرائیل زۆر دەترسێ چکم ئیسرائیلیش دەوڵەتێکی بچووکە دەوڵەتێکی بچووکە و هەموو لایەکیشەوە گەماروە دراوە و هەروەها ئیسرائیل ساواریخەکانی ئەمە ئێرانیش گەیشتە ناو ئیسرائیل گەیشتە تەل ئەبیب لە مەساڵحی ئیسرائیلیدا ئیسرائیلیش دەترسێ
بحقت زیاتر ئەمە بەردەوام بێ هەموو اقتصادی بەرەو داروخان بڕوا ڕێگای نەوتی لێ بگیرێ ڕێگای وقودی لێ بگیرێ ڕێگای کۆمەڵێ لە ساحل و لە بەحرەوە مەجای پێ نەدرێ هەروەها بەحقات شتی لەو هەمووی مهمتر شعبەکەی تحملی نەمێنێ زەخت زیاتر بکەنە سەر حکوومەتەکە کێشە لە بین حکوومەت و گەلەکەیدا دروست بێ چکم بەحقات ئەگە زیاتر زیان بوو زیانی اقتصادی یا زیانی بەشەری یا زیانی نەفسی و معنەوی بەحقات خەڵک تحملی نامێنێ و تەئسیرە کاتە سەر بواری عسکەری. بەڵێ چەند خولەکێکمان ماوە بە کورتی چەند پرسیارێکتر باسی ڕووبەرت کرد لە ڕووی سەربازیەوە ڕووبەر چەندە کاریگەری هەیە ئێستاوەی کە بەڕێز باسی بۆ نمونە ڕووبەری ئیسرائیل 20770 کیلۆمەتر دووجایە ئێران 1,648 کیلۆمەتر دووجایە یعنی نزیکە هێشتا ئەوەندەیە لە بواری سەربازی ڕووبەر ڕۆڵ دەبینێت. والله من بە بۆچوونی من طبعا ڕووبەر دەورە بینێ ڕووبەر دەورە مێنێ لەبەرەوەی یاک چکن بەحقات تۆ کە ئەبێت کۆنتترۆڵی هەموو جێگاکان بکەی و هەروەها مەسەرەن ئێستا ڕووبەرەکەی ئێران لە ڕووی ئەتوانم بڵێم نەوع قارەیەکە یعنی کشوەرێکە زۆر ڕووبەرەکەی گەورەیە کۆنتترۆلکردن و سەیطرەکردن بەسەریا زۆر زەحمەتە سبەینە ئەگەر بوو بە شەڕی چۆنەڵی یەقە بەیەقا و یا مەسەنەن شەڕی زەمینی زۆر زەحمەتە کۆنتترۆلکردنی ئەو مەساحە گەورەیە ئەوە جێیشی دەوێ هێزی دەوێ قووەتی دەوێ ئەفرادی دەوێ بۆ کۆنتترۆلکردنی بەتایبەتی ناوچەی شاخاوی زۆرە و ناوچەی هەروەها ئەتوانم بڵێم خەڵکی ئێران لا هێزان خەڵکێکی بەڵێم لە سەتا ڕاستە لە سەتا پەنجای خەڵکێکی مەبدەئیە خەڵکێکە بە شێتانە شەڕ دەکا بینیمان کە لە شەڕی ئێران و عێراقا بینیمان کە عێراق بەو هەموو قووەتە هەموو دنیا لەگەڵ عێراق بوو ئەمریکا لەگەڵی بوو دووەلی ئۆروپی هەموو لەگەڵی بوو مباح بوو عێراق هەموو ئەسلیحەی کیمیایی بە کەیفی خۆی بەکارهێنا هەموو قووەتێکیاندا بوو پێ چی ئەکەی بکە بەڵام ڕووی خەڵکانێ دەبووەوە خەڵکانەکە ینی ئینتیحاری بن هەموو ئیسرائیلیش لەوە دەترسێ سبەینێ ئەم هەموو خەڵکەی بۆ کۆنتترۆل نەکرێ ئەم مەساحە گەورەی بۆ کۆنتترۆل نەکرێ بەڵام لە ڕوویەکی کەوە ئیسرائیل ڕاستە کەمە مەساحەکەی کەمە و خەڵکەکەی کەمترە بەڵام ئیسرائیل بە حقات تەکنۆلۆژی بەهێزترە بە قووەترە مباغەتەی بە قووەتە ڕەتعی بە قووەترە چەکی تەکنۆلۆژیە و تەکنۆلۆژی عەسکەری بەکاردێنێ مقابلی ئەوەی کە ئێران هەیەی جا لەبەرەوە بە حقات ئێران ڕاستە مەساحەکەی زۆرە بەس خەڵکەکەیشی برسی ئێستاکێ خەڵکەکەیشی اقتصادی باش نییە ئەوە بوو سیولەی نەقدی داڕماوە و هەروەها ئیستا مەجاعەیەکی زۆر لە ناو ئێراندا بە حقت هەیە ئێرانیش دوای ئێرانیش بریتە لە کۆمەڵی ئەقوام و کۆمەڵێ مەزاهب و کۆمەڵی ئەوە بە حقت تەرکیبەی ئێران تەرکیبەیەکی معقەدە و هەروەها زۆربیان ئەو تەرکیبانە ئیستا معارەزەی سیستەمی نظامی سیستەمی ئێرانین ئەوکو ئەبینێن کوردەکان وهروها بلوشەکان و هەندێ لە ئازەریەکان و هەندێ خەڵکی تریش ئەمانە و جەماعەتی شا و جەماعەتی بجاهید کۆمەڵی ئەحزاب هەیە ئەمانە دەوری خوان هەیە لە ناو ئێراندا ئێران دەترسێ هەم لەو جانبەیش دەترسێ سبەینێ کێشەی داخلی بۆ دروست بێ کێشەی داخلی زۆر ئێرە وەکو ئیسرائیل هەموو قووەت و هەمووڵێکی ئەوە دەدا خەڵکەکە هاان دەدا بۆی ئەو کێشەیە بۆ
ئێران دروستکە. باشە کاگیوە محەممەد باسی ڕۆڵی بڵێن رووسیا و چین قسێکی زۆر لەسەرەوە دەکرێت بۆی تاوکارێکی ئێرانیان نەکرد ناتوانن بیکەن یاخود هاوپەیمان نەبوون هەر شتێکی ڕاگەاندن و کە باز لە محوەری چینی و ڕووسی و ئێرانی دەکرا؟ من محوەری چینی و ڕووسی طبعا ئەمانە بەحقات چین یا ڕووس ئەمانە محوەری ئێران بوون ئێران هاوپەیمان بوو لەگەڵیانە تا ڕادەیەکیش تورکیا تا ڕادەیەکی تورکیا هاوپەیمان بوو لەگەڵیانە بەڵام ئێستاکێ ڕووس بەخۆی نەخۆشە بەخۆی وەزعی زۆر خراپە بەخۆی لاوازە بەخۆی شەری ئۆکراینی هەیە هەروەها ئەموری اقتصادی لەناوە زۆر منهارە و ئەمریکا زەختێکی زۆری لەسرە ئەوروپا محاسەرەی ڕووسی داوە و حەسارێکی زۆریان خستۆتە سەری و شەڕی ئۆکرانیان بۆ دروست کردووە پۆتین بەخۆی کێشەی داخلی هەیە جا لەبەرەوە ئەمانە شەڕی مەساڵح زیاترەکەن مەسلحەتیان لەگەڵ کیا بوو لەگەڵ ئەوە دایمە لەگەڵ قووەت و لەگەڵ بە قووە تابن ئەو بوو بینیمان پۆتین چۆن نظامی حافظ ئەسەدی بەشار ئەسەدی بەجێهێشت و ئەو وەزعان بەسەر سووریا داهێنا هەروەها چینیش بە هەمان شێوە دەوڵەتێکی زۆر گەورەیە دەوڵەتێکە لە حیاتی ئەو دەوڵەتە مباشر تەدەخولی شەڕ ناکە ڕاستە بە هەندێ ململانی هەیە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ غەربە بەڵام ناچێتە ناو شەڕەوە شەڕێکە بە حەقات چین اقتصادی باش نییە ئیمکانیاتی باش نییە و خەڵکەکەی بڵێم چین بەزەیتەوەی خەڵکی خۆی بژێنێ و ئەوانیش وەزعی اقتصادیان باش نییە بەڵام تەنها ئەمانە من بە بۆچوونی من ڕووس یاخود چین تەنها ئەتوان لەم مەرحەلەیەدا بە مەسائلی دیبلۆماسی مەسائلی سیاسی مەسائلی مفاوەزات هاوکاری ئێران بکەن با پێت بڵم بەسەراحەتەن ئێران ئیسە بە تەنها ماوەتەوە لە ساحەکە ئەوانەی وەکو عێراق و ئەمانە مەسەلەن بەشێ لە عێراق ئەوە بن متعاتفن لەگەڵ ئەمانە لا حەولە ولا قووە بەس دەوڵەتە زلهێزەکان ئەوانە کەس لەگەڵیان نەماوە حەسارێکی زۆری لەسەر لایەن ئەمریکاوە هەروەها حەسارێکی عەسکەریشی لەسرە و ئێستاکێ بە عوزلا بە تەنها یەشتوانێتەوە و بە تایبەتی ئەوروپا بە هەموو قووەتێک دژی ئێرانە ڕاست ناکە بە تایبەتی فەڕەنسا زۆر دژی ئێرانە و هەروەها ئەڵمانیا و ئەوروپا هەمویان و بەریتانیا بە هەمان شێوە کە دەڵێن ئێمە مەسائلی دیبلۆماسی و نازانچین ئەسڵەن ئەوانە مفاوەزاتیان ناتەوێت بە هەموو شێوە خۆیان هاندەری ئیسرائیلن بۆ ئێران زەعیف بکەن و ئەو سیستەمە لە ئێرانە مەجال بە ئێران نەدەن اقتصادی بەهێز بێ و تەخسیبی یۆرانیۆم بکە یاخود ئەو نیزامە زۆر لاواز و زەعیف دەکەن هەوڵەدەن زۆر ئاواز و لاوازی کەن بە حەقەت نەیێلن باشە کاگیوە محەممەد کە ئیستاکێ بەڵێ زۆر بە کورتی ئێران تەحەدای بەو قومبەلەی بەڵێ فەرمو بەڵێ فەرمو قسەکان تاوکە ببوورە فەرمو بە حەقەت نایەلن ئێران بەو شێوەی کە ئیستاکێ پێشتر نییە پێشتر کە تەحەدای ئەوروپا و تەحەدای ئیسرائیلی دەکرد لەبەرێت کۆمەڵێ باڵی هەبوو دەستی لە ناو هەموو وڵاتەکانە هەبوو ئێران ئەو بینیمان کە ئەتوان لە 4-5 عاسمەی عەرەبی ئەوانە هەمووی تابعی ئێران بوون سووریا کە نزیکە لە حدودی هاوسنوورە لەگەڵ ئیسرائیلە قاعدەی ئەمریکی قاعدەی ئێرانی قووەتی ئێرانی هێزی ئێرانی ساواریخی پالستی ئێرانی لە جۆلان بوو هەروەها بە نسبەتی لوبنانەوە بینیمان حیزبڵڵا بە قووەت بوو بەهێز بوو دائما تەحەدای ئیسرائیلی دەکرد و ساروخەکانی بڵێن بە ئەمتار بە چەند کیلۆمەترێکی زۆر کەم لە حدودی سووریا بوو لە حدودی ئیسرائیل و هەمها بە هەمان شێوە غەزا و یەمەن بەڵام ئەوە نەمان ئەوانە
ئەو هێزانە نەمان تەواو بوون ئیستاکیە زەعی بوون لاواز بوون ئێران ناچار بوو حلێکی تر بدۆزێتەوە بۆ خۆی ئەو حلەی کە ئیستا دۆزیێ ئەویش محاوەی کرد بە پەلە بە سریع تەخسیبی یۆرانیۆن بکە بۆی بگاتەوە قومبەلە زەڕێ ئەو قومبەلە ئۆتۆمەی کە هەیەی و هەروەها هەوڵیدا ساروخەکانیشی پێشخە چکومە ئەی زانی ڕچاوی شەڕێکی وا دەبێتەوە بۆ ئەوی بتوانێت دیفاع لە خۆی بکە چکم بە حەقات دەور و پشتی کەس دەگەڵی نەمابوون نە لوبناان نە سووریا نە یەمەن مەسەنەن ئەوەی تر نە فەڵەستین کەس نەما بە تەنها مایەوە ناچار بوو بە پەلا بەڵام ئەوانیش هەستیان بەم وەزعە کرد کە ئێران چی دەکا ئەوە بوو ئەوانیش بە مباغت و بە پەلا لە ئێرانیان دانیانیش ئێران بگا بە ئامانجەکانی بۆی قوبەلەی زەڕی دروستکە چکم ئەوروپا دەترسا ئەگەر ئێران قوبەلەی زەڕی دروستکە ئەو قوبەلێ دەگەیشتە فەرەنسا دەگەیشتە ئەڵمانیا دەگەیشتە ئەوروپا مەساڵحی هەموو ئەوروپا لەژێر خەتەردا بووم جا لەبەرەوە بە پەلا پەلەیان کرد ئیسرائیلیان هەندا ئەو جەنگەی دروست کردووە ئیستاکێ جەنگەکە بەردەوام و خوددا ڕەحمکە بزانین چی بەسەر دێ بەڵێ کاک لیوا محەممەد سابیر شارەزای سەربازی زۆر سوپاس دەکەین مادومان کردی کە لە هەولێرەوە لەگەڵ مامبوو سوپاس بەوەی بینیرانی بڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ